بۆچی هاتووی کە ئازانی دادت نادا پەشیمانی ئاوەشی چێفری دای چێ بەڵێنی پێشکانی یەکەم دیدار نیگای تۆ بوو چرای ئەوینی داگیرسان هێندە یاریت بە ئاگر کرد تا سەراپا خۆتی سوتان دلم گەڕێ گەر ئەتەوێ کەمێ ئاسوودە بێ سەرم با پاشماوەی ئەم تەمەنام بە تەنهایی بەسەر بەرم چی لە تەنیایی خۆشترا ئەگەر وەکو ڕۆژانی زوو بێڵێ وەنەوزێ بدام زایڵەی شمشاڵی گەلوو تازە بەفریجە ئاوێکم خەو بەلووتکەوە ئابینم لە کەناری عەدەم ئەدا سەرنجی چاوی یەقینم بۆیە ڕووبار بەرە و دەریا ئەڕوا و ئاور ناداتەوە دنیا بە جارێکی تر بەسەر چاوە ناگاتەوە بۆچی هاتووی کە ئازانی دادت نادا پەشیمانی باوەشی چێفری ویدای چێ بەڵێنی پێشکانی یەکەم دیدار نیگای تۆ بوو چرای ئەوینی داگیرسان هێندە یاریت بە ئاگر کرد تا سەراپا خۆتی سوتان